بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. وا جارێک تریش لە بەرنامەکەتان بە یەک دەگەینەوە. ئیواداری نەڵقەیم جارە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان، بابەتی ئەم جارەمان دەربارەی کێشەی خێزانێکە. ناڵم لە هەموو خێزانێک، بەس لە زۆر خێزان ئەم کێشەیە هەیە. ئەویش ململانی نێوان ژن و مێردە لەسەر ئیشکردن و چوونە دەرەوەمانەوە لە ماڵەوە. کەیسی ئەم بەرنامەمان ئەم حەڵقەیە خاتوونێکە حەزەکە دەرچووی زانکۆیە بڕوا لە دەرەوە ئیشکات. ئەڵێ من زانکۆم تەواو کردووە و مافی خۆمە بڕۆم ئیشکەم. من دایەنگام دانەناوە لە ماڵەوە خەریکی بەخێوکردنی مناڵ بم. هاوسەرەکەشی بۆ چوونێکی تری هەیە، ئەڵێ ئەرکی تۆیە مناڵەکە بەخێو بکەیت نەک بچی ئیش بکەیت. تۆ لە چی و کەمە؟ من هەموو پێداویستەکانە بۆ دابینەکەم. ئێمە پاشکەمێکی تر گویان لێگرین، با بزانین لەگەڵ ئێوەشە، لەگەڵ ئەم میوانە خۆشەویستانەش کە لێرە میوانمانن، ئەوانی شاوکارمانە بن، بە تێبینی و سەرنجەکانیان بابەتەکە دەوڵەمەنگەکەن، با بزانین حەق لای کامیانە. ئەو بێگومان هەردووکیان حەقیان هەیە، بەڵام کامیان لەم کاتەیە لەسەر حەقە. ئەوەی لەسەر حەقە ئەگەر ژنەکەیە ئەڵێن وەڵا خاتون لێرە تۆ لەسەر حەقی. ئەگەر پیاوەکەی لە خاڵێکی ترا لەسەر حەق بڵێن وڵای برام تۆ لێرە حەقی خۆتە. منطق وا ئەڵێ، عیلم وا ئەڵێ، دین وا ئەڵێ، دابوونەریتی کوردەواری ئینسانیەت وا ئەڵێ، تا دوای لە خاڵێکی تراوانە بڵێن وڵای لێرە براکەم تۆ بەم شێوەیە نابێ بیر بکەیتەوە، ئەمە ناحەقێ بەرامبەرافرەت هەتا دوای. لەبەرەوە بۆ ئەم بابەتە ئەم کەیسەمان هەڵبژاردووە، لەبەرەوەی زۆر جار خێزان تووشی لێکترازان بۆ و گەشتۆتە تەلاق و لێکجابووینەوە، لەبەرەوەی لێک تێ نەگەیشت و نەیانتوانیوە چارەسەرێ بۆ کێشەکەیان بدۆزنەوە. بۆیە پاشکەمێکی تر دێنەوە خزمەتتان. ئەو دوو ژن و پیاوەش ئەو خێزانە بانگەکەین، بە هەر یەکە و باسی دڵ و دەرونی خۆی بکە. هەر یەکە و پاساوی خۆی هەیە، بێگومان بەزەڵی کەس بە دوی خۆی ناڵێترشە. ئێمە لەگەڵ ئەوەیان نین کە هەر یەکێ خۆی چی بە باش زانی بەڵام من ڕاستم، بەرامبەرەکەی ڕەت کاتەوە، بێ گوێ لە بەرامبەرەکەشی بگرێ. و لەوانەیە دێکیان هەستی پێ نەکەن، ئێمە هاوکاریانە بین. ئێمە و کەسێکی بێلایەن کامیان لەسەر حەق بێ ئەڵێن وڵات تۆ لێرە لەسەر حەقی. ئیتر ڕێگەکەون بە قازانجی خۆیان تەواو ئێمەش پیرۆزبایان یەکەن و پێمان خۆشە. ڕێکیش ناکەون و کە لە ڕقن و هەر یەکە و لەسەر ڕای خۆی مێنێتەوە، دوایی خۆیان باجەکەی ئێنەوەی لەسەرمان بوو، ئێمە پێمان وتن. پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان بۆ ئەوەی بە ئامادەبوونی و دوو بەڕێزە باسی کێشەکەیان بکەین و ڕێگە چارەیەک بدۆزینەوە. خۆشەویستان، دووبارە سڵاو. ئەم دوو بەڕێزە بە خێراتنتان نەکەین. ئەم خاتوونە لەگەڵم برا بەڕێزە کەیسەکەمانن. ئێستا لە ئەم برا بەڕێزەوە دەست پێیەکەین زانین حەزەکەین لە زاری خۆتەوە کوڵێن کێشەکەی تۆ بزانین بۆ کەوتویتە کێشە لەگەڵ ئەم هاوسەرە ژیانی خۆتان کردووە بە نیمچە دۆزەخێک، ناڵێن دۆزەخ. کێشەکەی تۆ چیە براکەم؟ کاک دکتۆر، سەرەتا زۆر سپاسی بەڕێز دەکەم بۆ ئەم دەرفەتەی کە بەێمە بەخشیوە کە بتوانم باسی ئەو کێشە و گیر و گرفتانە بکەم کە بەڕاستی ماوەیەکی زۆرە شیرازەی خێزانەکەمان و شیرازەی ماڵەکەمان بە تەواوەتی و بۆ نێم کێشەیەوە خەریکە تێگەچێت و لێکداوەڕانە دروستە بێ لە بینمانە. سەرەتا ئەمێ باسی ئەو بۆ بکەم، ئێمە چەند ساڵێکە هاوسەرگیریمان کردووە، ژیانێکی ئاسوودە ئاژین بەیەکەوە و هیچ کێشەیەکمان نەبوو. بەڵام کاتێک کەسێک هاوسەرگیریە کە ژیانێکی کە پێگەهێنێت ئیش ئەکات ئەیەوێت لە دوای ئیشەکەیەوە بڕاتەوە ماڵەوە و ماڵێکی هەبێت و خێزانێکی هەبێت لەگەڵێ. بەڕاستی من وام لێ هاتووە لە ئێستاە کە لە ئیشەکەم تەواوە بم نامێ بڕۆمەوە ماڵەوە، نامێ بڕۆمە ماڵەوە لەبەر ئەوەی ئەزانم کێشە و گیر و گرفت دروستە بێ، بەردەوام شەڕ و هەرامانە لە ماڵەوە. لەسەر ئەوەی کە خێزانەکەم وڵێ ئەمەوێ ئیش بکەم، ئەمێ من زانکۆم تەواو کردووە، خاوەنی شەهادەم، هاوڕەکانم هەمویان ئیشەکان، خاوەنی پرۆژەیەکی دارایی خۆیانن، خۆیان پاری خۆیان سەرفەکەن، خۆیان پاری خۆیان دابینەکەن. بەڕاستی منیش لەگەڵ ئەویانیم کە خێزانەکەم ئیش بکات، نامێ بە هیچ جۆرێک ئیش بکات. بەسە بۆ مافی خۆی نییە، ینی ئەگەر داهاتی ماڵەکەتان زیاتر بێ باشتر نییە ئەویژی شکات. ئەی زانکۆی بۆ تەواو کردو، یعنی ئیشکردنەکەی بێتە مای زەرر. کاک دکتۆر، سوپاس بۆ خۆی گەورە، ئێمە لە هیچمان کەم نییە.
هەر لە خانوو هەر لە سیارە لە هەموو شتێک کەوتێتی بۆم دابین کردووە. بەڵێ منیش حەز ناکەم بە هیچ شێوەیەک خێزانەکەم ئیش بکات. ئەمێ لە ماڵەوە بێ خزمەتی ئەو مناڵەمان بکە، مناڵێکی 1 ساڵمان هەیە، ئەمێ خزمەتی ئەو بکە، خزمەتی ماڵەکە بکات، نامەوێ ئیش بکات. بەسە خاتون گیان جەنابێ مناڵێکی 1 ساڵە هەیە، ڕاستە زانکۆ تەواو کردووە، بەڵام تۆ زانکۆ تەواو کردووە ئەوە ئیشێکە، بەڵام ئێستا واجبێکی تریش تۆ هاوسەرگیری و کردووە کچی من، یعنی ئەرکێکی ترێ بۆ زیاو بووە، هاوسەرە هەیە، مناڵە هەیە، بۆ ئەبێت سووربی لەسەرەوەی ئیش بکەیت، ئەو ئەڵێ لە هیچی کەم نییە. سپاس دووبارە بۆم دەرفەتە کاک دکتۆر. ڕاستە من 2 ساڵە زانکۆم تەواو کردووە، من حەزەکەم ئیشێکی خۆمم هەبێ، حەزەکەم پارێکی خۆمم هەبێ، ینی چاوم لە دەستی کەس نەبێت. 2 ساڵە زانکۆم تەواو کردووە، هەموو ڕەفیقەکانم کە لەگەڵ منا تەواویان کردو ئیشی خۆیان هەیە، ئیشی خۆیان هەیە و بەس من یعنی بێکارم، حەزەکەم منیش ئیشی خۆمم هەبێت، بەس چەند جار بەم تۆ ئیشێکم بۆ بدۆزێتەوانێ ئەم هەوڵ نادا، هەرەڵە تۆ پێویستێ بە ئیش نییە. منیش تااقەتم چۆ لە ماڵەوە، ینی حەز ناکەم زۆر لە ماڵەوە دانیشم، قەلق بووم، بێزار بووم، حەزم لە ماڵەوە نییە. فەرمووی ئەوسا ئەواڵێ ئەڵێ من حەزەکەم ئیشکە وەکو هاوڕێکانم. ڕاستە کاک دکتۆر، ئەو زۆربەی هاوڕەکانی لە ئێستای ئیشەکەن، بەڵام گوزەران و باری ئەوان زۆر جیاوازترە لە ئێمە، لەبەرەوەی ئێمە وەکو پێم وتی لە هیچمان کەم نییە، دوایەوە ئەو هاوڕیانی ئەو کە ئێستا ئیش ئەکەن نە مناڵیان هەیە نە شوشیان کردووە، یعنی گوزەران و بارودۆخی ئەوان زۆر جیاوازترە لە ئێمە. بەسە خاتونیان لێرە ئەم بێ تۆ جەناب دەڵێ هاوڕەکانم ئیشەکەن ئەوە یعنی تۆ وەکو ئەوان بی لە وەختێکات تۆ ئەتەوێ خۆ بەراوردکەی بەیەکێ کە لە زۆربەی شتەکانە وەکو یەک بوون، ئەوان لە شویان نەکردووە، یەخ تۆ شو کردو، ئەوان مناڵیان نییە، تۆ مناڵە هەیە، کەواتە جیاوازیە لە نێوانتانە، ئەو ئێستا ئیشەکات هیچ کێشەیەکی نییە لە ماڵەوە، ینی نە پیاوێک چاوەڕێیەکە خواردنێکی بۆ لێ بنێ، نە مناڵێک چاوەڕێیەکە شیری باتی و دایبی بگۆڕێ، نە هیچ شتێ، ینی ئەمە فەرق و جیاوازی هەیە، ینی تۆ جیاوازی لەگەڵ هاوڕێکانە بۆ خۆ مخاڕنەکەی بوات، ئەو توانی شو نەکەی تو هاوڕەکانە تاین بووی تا کچی من، کێسا تۆ شو کرد و ئەکوان نامێنیت. فەرموو. ڕاستە ئەو خەڵکەش هەمووی مناڵی هەیە و ئیشی شەکات، هەمووشی لە دەرەوە کاری هەیە، ینی مناڵ نەبۆتە ڕێگری، ینی گەر من ئیشێکم هەبێت ینی بڵێ ئەو نە ئیهمال بم، مناڵەکەم ئیهمال کەم لەبەر ئیشەکە و گوێی پێنێم، ینی نازانم من چیم لەوان کەمترە. یعنی تۆ ئێسان بەستەوەی گەر وەکو هاواز لەو هاوڕێیانەش بێنە شویان نەکردووە، بەستەوەی خەڵکی ترێ شوشی کردووە و ئیشی ژەکا مناڵیش کردووە. بەڵێ کاک دکتۆر، ئەمێ ئەو بڵێم کە کێشەی ئێمە ئەوەیە کە ئەم بیر لە دەرەنجامەکان ناکاتەوە، بیر لە داهاتوو کێشەکان ناکاتەوە، ئایا کە ئەم ئیشکا لە داهاتووە چی ڕۆیات، یعنی من ئەوەی پێڵە بکە ئەو لە هیچی کەم نییە، ینی چی دەسەکەوێت لە ئیشکردنێکە، کاتێک کە بڕە پارەی دەستەکەوێت ئەبێ مناڵەکەمان بەرینە دایەنگە، یاخود ببێنە شوێنێکەوە دای بنین، دایمە دڵمان لای بێت، نەزانێتێکی بۆ بینتە ماڵەوە بێ شتێک لەوانە بکەی. بەڵێ یاوانش مەسرەفە خایکی نەوێ 300 هزاری بێزگە لە نەقل و گواستنەوە، یعنی ئەو پارەی کە ئەو پێیەکات ئەبێ ڕێک لەو شتانەیە سەرفی کاتەوە. اینجا مناڵەکەش لە خۆشەویستی بێ بەشە بێ لە تەمەنەکەی بچووکە، وەڵا کچی من، یعنی تەمەنی مناڵی 1 ساڵ تەمەنێکی بچووکە، لەوانەیە ئێستا هەندێک لە بینەران بڵێن مناڵ لە دەڕۆژیەوە لە 2 مانگیەوە لە 3 مانگیەوە چێتە دایەنگاوە نیە ئەواڵێن، بەڵام ئەگەر خێزانەکە ئەوە محتاج بێت پێویستی بە پارەی ئەم ئافرەتە هەبێ، هیچ ڕێگە چارەیەکی تریان نەبێ، ئەڵێ چی بکەم بە مناڵەکەم نەملێ لە برسە، بەڵام پێداویستەکانی بۆ دابین کەم، بەڵام لە خۆشەویستی بێ بەشە بێ لێدا چکە شتێکی حەزەکەم کچی من تۆ هەموو خەڵک بزانێت بەڕێزی شە بیزانین، شتی گرنگ هەیە و شتی گرنگتر هەیە، حەز و ئارەزوو هەیە و پێداویستی هەیە، ئێستا تۆ ئیشەکە و گرنگە، بەڵام لەو گرنگتر بەخێوکردنی مناڵەکەتە، یعنی ئێستا تۆگە پرسیار لە من بکەی بڵێ کامیان مهمە، من بچم لە دەرەوە ئیشکەم یا مناڵەکەم بەخێوکەم، ئەڵە مەگەر مناڵەکە و 6 ساڵان بێ 7 ساڵان بێ 4 ساڵان بێ 5 ساڵان بێ بچێتە باخچەی ساوایان یا بچێتە دایەنگا 3 ساڵیش بێ کەمتر زەرەری لێکە بێ وەک لەوەی 1 ساڵ بێ. ئێستا مادەم تۆ لە ناحەی اقتصادیەوە ئابوووریەوە کێشەت نەبێ، پێداویستەکانی مناڵەکە دابین کرێ، پێداویستی تۆ دابین کرێ، بە بڕوای من گرنگتر مناڵەکەی لێرە، ئەوە نەبێ وەکو لایەنگری ئەو بم نا، ینی من باسی شتێکەکەم کە بنەمایەکی زانستی بنەمایەکی منطقی هەیە، ڕاستە تۆ حەزە هەیە،
حەزی لەوەیە وەکو هاوڕێکانە ئیشکەی مافی خۆتە زانکۆ تەواو کردو ئیشە بکەیت بەڵام پێداویستیش هەیە حەزجیا و پێداویستیجا تۆ حەزەکانی خۆتێ بەڵام پێداویستیەکە و یەکەم ئەرکی ماڵە دووەم لە هەمووی گرنگتر مناڵەکەتە ئەم مناڵە پێویستی بە سۆزەوی خۆشەویستی تۆ هەیەکچی من ئەم مهمترە لە ئیشەکە دەکرێت چاوەڕێ بکەی هەتاوەکو مناڵەکە گەورابێ ئەو کاتە نازانم دوای قسە لەگەڵەوە شەکەین ئایا هەڕڕی وایە هەتا تۆ ئیش نەکەی ئەگەر وابێ من لەگەڵی نیم لەوەیە بەحقەت بەڵام لەم تەمەنە ناسکەیە ئێستا جەنابە دەڵی فڵان و فڵان لەوانەیە خەڵکەیە منە کەیسانە هاتۆتە لام من نەکەی جەنابتم لەگەڵەوە بنەوە ڕاستە خەڵکەیە مناڵی هەیە بەس هەیە مناڵی گەورەیە ئەنی پێویستی بەو نییە تۆش کە مناڵی گەورە بوو مافی خۆتە ئیشکێکی من تەمەنەکە چ بچووکە بعدم پێداویستەکانی بۆ دابی نەکرێ حقە تەفاهم کە لەگەڵ هاوسەرەکەتە فەرموو باشە کاک دکتۆر یعنی منیش حەزەکەم ئیشێکەمە بۆ ئەو خەڵکە ئێمەشی بین بۆ دایانگە ئەیبین بۆ دایانگە و یان بە ئەو ئیشکەرێکمان بۆ گرێ لەو ئەجنەبیانە بۆی ئەوی ئێمەش نیبین بۆ دایانگە یعنی ئەگەر ئەو بڵێ ئەو شوێنە باش نییە شکر بۆ خۆ ئێمە لە هیچمان کەم نییە و پاری باشیشمان هەیە یعنی ئەزاد تۆ سووری لەسەرەوەی هەرچی بۆ ئیشکردن کە و باسی مناڵەکەیەکە مناڵەکە بن بۆ دایانگاوەنیە یا ئەم ئافرەتە فلیپینی و نازانم چیانەیە بۆ دابینکەم قسەوەیە ئەتوانیەوە بکەی قوربان کاک دکتۆر ئێمە لە هیچ شتێکمان کەم نییە دوایەوە مناڵەکەمان لێسا یەک ساڵە پێویستی بە سۆز و خۆشەویستی دایکی هەیە جاری وایە ئەو ێسا ئەڵێ بیبین بۆ دایانگا جاری وایە ئەو بیانەوە بۆ منێنێتەوە باشە نایبین بۆ دایانگا با کەسێک ئاگای لێ نەبێ ئەیبین بۆ لای دایکی خۆم یا ئەیبین بۆ لای دایکی تۆ بەڕاستی ینی یەکەم شت دایکی من زۆر بەتەمەنە نەخۆشی لەگەڵایە زەخت و شەکری هەیە حوسەڵ و توانای ئەوەی نییە کە بە دوای مناڵێکی یەک ساڵا بێت و پاکی بکاتەوە و شیری باتێ و بەردەوام ئاگاداری بێت دواتر دایکی من وەکوتە حوسڵەی ئەو شتانەی نییە و ماڵی دایکی من و دایکی خۆشی لە ئێمە زۆر دوورن یعنی من جاری وایە ئاگادارم ئەو شیری خۆی نایاتێ بە مناڵەکەمان شیری قوتوی ئااتێ بۆی ئەو بیانوەری منیش ببڕێ بڵێەوە تا خۆشیری خۆشم ناخوا ئەو تەنها بیر لە خۆی کاتەوە بیر لە ئیشکردنەکەی کاتەوە خۆی مقارە ناکە بە خەڵکی کە ئەڵێەوە تا خەڵکی کە خۆ مناڵیشان هەیە و ئیشەکەن باش آخر خەڵکی کە ڕاستە مناڵیشی هەیە و ئیشەکە بەڵام مناڵەکانی یەک ساڵە من لام سەیرە کاک دکتۆر یعنی ئەو ئەڵێ دایانگە خراپ بۆچی دایانگە خراپە یعنی ئەو خەڵکە بۆچی هەمویان مناڵەکانیانە بن بۆ دایانگە یعنی ئەگەر دایانگەش خراپە ئەتوانێ یعنی کەسێک بگرێت بەکریان شتێک بێنێتەوە بۆ ماڵێ ینی چاویشی لێ بیانەوە تا بیبین بۆ ماڵی کەسێکی نزیکی خۆمان یان ماڵی دایکی ئەو یان ماڵی دایکی من یعنی ئەمە چ کێشەیەک دروستەکە ئەو ئەڵێ ماڵی دایکی دووکمان دوورە یعنی تۆ ئەگەر تێوێ ئیش بکەی خۆ دەزانیش لە ساعت 8 دەست پێکاوە نییە ئەبێت تۆ لە ساعت 7ەوە هەستیت و لە 7 و چارە بشیتە دەرە 7 و نیشێنی وایە بەخوا دوورە ساعتێکیوێت تا بە پاس و یا بە تەکسی و نازام چێکەی باشە ئەنی پرسیاری لە جەناوکەم مناڵێکی ساوە تۆ بەڕاستی زانی لە حوتی بەیانی و مناڵە هەستێنە مناڵی ساوە شەو کاتی خەوی زۆرترە وەکو مناڵی تر نییە ئەگەر مناڵێکی ئەتیادی 8 ساعت خەوێ و لەوانی 12 14 15 16 ساعت دەخەوێ یعنی تۆ پێ و باشە ئەم مناڵە یەک ساڵە هەموو بەیانە هەڵتە خەبەری بکەیتەوانێ لێرەوە بیبێ بۆ ماڵی دایکی ئەو یاداوە لە دایکی من ناتوانێت لەوەری زەخت و شەکرێ فعلا یەکێ بە تەمەن بێ حوسڵی مناڵێکی یەک ساڵان چییە ئەمە بێ دایبی بگۆڕێمە بێ شیری بیت یا قوتیتر ئەگە تۆش نەوێ بێ شیری قوتوی بیتە اینجا شیری قوتوەکەش کچی منەکو شیری دایک نییە ینی لێرەیە بەڕاستی ئەگەر وا بێ هەڵەیەکی گەورە و کردووە شیری خۆتی نێتێ شیری قوتوی بیتە بڕۆ پرسیار لە پزیشکەکان بکە پرسیار لەوانە بکە کە شارەزاییان هەیە خوای گەورە ئەو معمەلەی دروست کردووە ئەو شیرە طبیعی ئەزانی چەند قازانجی مناڵی تایە گوناحە تاوانە تۆ لێ بێ بەشکەی خوشکی من چۆنەچی شیری قوتوێتە هەتاوەکو ئێستا یەک معمەل یەک کارگە لە دنیاە نەیتوانیوە وەکو شیری دایک دروستیکە هەستم لە سەرەتا هەر لە دوای لە دایک بوونەوە شیری دایک پێڵەن ژەک زەرباوێکی خستە مناڵ پێویستی بەوەیش معمەلێ ناتوانێت دروستکە دوای مەناعیتە لە شیری قوتووە مەناعە نییە دوای ئەوە پلەی گەرماکەی وەکو جسمی تۆ وایە 24 ساعت وەکو یەک وایە ئەمە ئاوی بۆ گەنم کە اینجا بیخەرە سەر پێست و نازام ساعت دەگەر مەشتە اینجا مەمەی بۆ بشوە پیسی و چەپەڵی خۆ دەزانێ سا ئاو چی یعنی ئەمە گوناحێکی گەورەیە بەخوایکی کچی من لەم دوو ڕاستە تۆ جەنابە دەڵێ با من لە جیاتی ئەو بۆ ڕوونکەمەوە لەوانێ من پسپۆڕێکم لەو بوارەیە بێ ئەو شارەزایی نەبێ خەڵگەی با بۆ دایانگا بەس کاتێک مناڵێک من خۆم
لەگەڵ ئەوەیان نیم مناڵێکی 6 مانگ 7 مانگ 8 مانگ ساڵە وەختیش بیبێ بۆ دایانگا ئەگەر دایکەکە توانای دارایی باش بێ بتوانێت خۆی بەخێویکە خەڵکەوتە 2 ساڵە مامۆستای جامیعی ئیجازەی ویلادە دایکایەتی وەرگتم مناڵەکەی بەخێوکە کچی من کە خۆی لە مۆزەفە لە دائیرێ مامۆستای زانکۆی واسی لێناوە ئەو 2 ساڵە ئەساسە بناغێ بۆ کەسێتێکی کچی من اینجا کەواتە تو یەکەم شیری خۆتی نیتە بیبێ بۆ دایانگا بەس پێم بڵێ کەس هەیە لە دنیاە وەکو دایک دڵسۆز بێ تۆ تەسەورەکەی مەلایکەتیش بنەوانەی لەوێن ئەو دادانە وەکو تۆ دڵسۆز بن تۆ لە ماڵەوە یەک مناڵە لەوێ 50-60 مناڵی لێ ئایا ئەو کاتیان هەیە مناڵم دایانگا خراپە دایانگا زۆر پێویستە بەڵام با تەمەنەکەی ئەگەر تۆ باری ئابوووریەکە زۆر خراپە هیچ چارەت نییە ئەڵێ بۆ خوای و کاسبێن نەکەن شیرە قوتۆکەشم پێ ناکڕێ جلوبەرگەکەش دەرمانەکەشم پێ ناکرێ مناڵەکە ممرێ لە برسا کەواتە و کاتەڵێن پیرروسیا لە خۆشەویستی و عەتف و حەنانەکە با نەمرێ مناڵەکە گرنگتر هەیە بەڵام ئێستا تۆ ئەو سەبەبە و نییە ئەو هۆکارە و نییە بۆ ئاوا مصڕی ئێساوەڵێ ماڵی دایکی من ئەوە دایکم نەخۆشە ماڵی دایکی تۆ دوورە ئەم مناڵە چ گوناحێکیە هەموو بەیانەبی بە بۆی و نیۆڕۆ بیهێنەرەوە بەس جەنابە ئیشکەی حەقی خۆتە ئیشکەی من لەگەڵیام بەڵام تەمەنی مناڵەکە بچووکە کچی من بۆ بیر لە مستەقبەلی مناڵەکە ناکەیتەوە تۆڵی مەسەن ئافرەتێکمان بۆ بگرێ باشە ئافرەتێکی ئەجنەبی نەوبینیوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کامێرەیان داناوە چۆن تەعزیبی و مناڵانایەن یعنی ئەجنەبیەکە جارێ زمانی هەر نییە ئەم مناڵش پێویستی بەوەی ساڵە وەختە دیتر لەوێوە زمانیە پژە ئێ باشە بە چ زمانیم ئافرەتە قسەی لەگەڵا خۆگەر کوردیش فێر بێ کودێکی شەق و شڕە مناڵەکەش زمانەکەشێ اینجا قەت وەکو دڵسۆز نییە بەخوا لەوانێ لێی با لە کاتی خۆیان هەر خەریشی مۆبایل بێت و ئەنتەرنێت بێت و لە کاتی خۆیان نەچێ فریای نەکەوێت یعنی تۆ بی لەو دەرەنجامانە ناکەیتەوە کچی من فەرموو ڕاستە کاک دکتۆر ئەو هەر بیر لە خۆیە کاتەوانێ بە شەو ڕۆژ ئیشەکە منیش هەموو ڕۆژێ ینی هەموو ڕۆژ و شوێ لە ماڵەوە وەک سجن کراوم لێ هاتوو بەجددی منیش بێزار بووم تااقەتم نەماوە حەزەکەم بچمە دەرەوانێ ینی تووشی ینی دڵەڕاوچێ بووم تووشی شتێک کە ئابە بووم منیش پێویستم بە ئیشە هەم شەهادەکەشمێ من کە شەهادەمە بێ ئاسایی ئەگەر ئیشێ بکەم ئەنجا من ئەگەر ئیشیش بکەم ینی ئەو نە مناڵەکە ئیهمال ناکەم پشتگوێی ناخەم بۆیە زۆر بێزار پشتگوێ ناخەکشی من تۆ چی بۆ ئیش لە هەشتی بەیانیەوە ئەگەر لە کەتی تایبەت بێ خۆ حکومی نەماوە تەعینات و کەتی تایبەت تا سەعات 3:04 لەوێ لە 8 بۆ 4 باسی 8 ساعتیش ناگەن خاطرە دەگەن 6 ساعت ئەم 6 ساعتە لەو مناڵەوە دووری ئیتەوە بەخوا هیلاگیش تا چ لێن خوان 2 ساعت یعنی چۆن قەرەبوویەکەیتەوە کچی من ینی من زۆربەی کات جۆم لە بەڕێز بووە و توتە شەڕ لە بەتاڵی باشترە ینی منیش هەستەکەم ینی ئەم بێ ئیشێ تووشی کێشەمەکە نامەوێت زۆر لە ماڵەوە بم ینی تەسیر کاتە سەر دەرونم ئەی ئەمە ناتوانانی تۆ کە لە دەوام ییتەوەڵێن بێزار بوون لە ماڵەوە تۆ تا بڵین هەتا سەعات 2-3 دەوامە هەیە دوایی یەیتەوانێ هەفتەی 2 جار 3 جار کاکە ماڵی سیارەتان هەیە ماڵی دایکی و ماڵی دایکی خۆت بیبە بە شەوێ 2 شەو لەوێ بێ خۆ تۆ کێشەت هەیە بچۆ لە ماڵی ئەوان بە ئەم مۆڵانە هەیە پارک هەیە بیبەرە دەرەوانێ ڕاستە ئێماڵێن شەڕ لە بەتاڵی باشترە بەڵام تۆ ئەتوانی بەتاڵیەکە و پڕکەیتەوە بە شتی تر کچی من چەندها بەرنامەی بەسووتێ لە رادیۆ و تەلەڤیزۆن چەندها کتێبی بەسووتەیە ئەتوانی سەدان کتێبەیە هەر بە زمانی کوردیش نووساوە لەتوی زانکۆ بێکیت عەرەبی میزەکەشە تا ڕادەیەک باشە ئەتوانی سەر چاوانە بخوێنیتەوە بۆ پەروەردەی مناڵەکەی ئیسفادەی لێ بکەیت بۆ تێگەیشتن لەگەڵ هاوسەرەکە ئیسفادەی لێ بکەیت یعنی لێرە دەکرێت تۆ ئەو بەتاڵی و ئەو حاڵەتەی نائاسایی کە لە ماڵەوەتە خۆ من نەموتم میش لەگەڵ تا مناڵم سجن بە لە ماڵەوە دانیشە بەڵام کامە چێ بۆ ئیش تۆ بۆچی ئەو بابێگەێنێ بۆ ماڵی خزم و کە سوکارێ با ئەوان بێن جارجارێ کە سوکاری بێن شەوێ لای تۆ بن بە ڕۆژ لەگەڵ تا بن مەشغوڵ بە خوشکە کە سوکاری نییە بێن سەردانە بکەن یان یەتوانی و حەلانە بکرێت تۆ چێڵی قوربانجان کاک دکتۆر بەڕاستی من تا ئێستا ڕێگری شوێنێکم لێ نەکردووە هەر کاتێک پێویستی بە دەرەوە بوو بێ حەز بکە شەدە دەرەوە هەوایەک بگۆڕێ ئیتر بەیەکەوە بێ یاخو بەتەنها قەت ڕێگریەوەم لێ نەکردووە دوای ئەوە بەڕای من کاتێک کە تۆ هاوسەرگیریەکەیت و ئەبیتە خاوەنی مناڵ ئیشی ژن ئەوەیە کە خزمەتی مناڵەکەی بکە خزمەتی مێردەکەی بکە خزمەتی ئەو ماڵە بکە کە تایەژی بەڵام ناکرێنی لە هەفتەیەکە لە 7 ڕۆژە من 5 لە دەرەوە بم ئەی من کەواتە بۆچی ماڵم هەیە دوای ئەوە یعنی ئەوەنەی گوێ لە قسەی خزمەکانی ئەگرێ ئەوەی گوێ لە قسەی دراوسەکانمانەگرێ ڕۆعێکی گوێ لە قسەی من بگرێ تووشی هیچ گیری و گرفتێ نابین بۆ گوێ لێ ناگری یعنی تۆ تەسەورەکەی دراوسێکە و یا ئەو ڕەفیقانەی لە زانکۆ بوون لە هاوسەرەکە و دڵسۆستر بێ ڕاستە وەڵی من زۆر بیرکردنەوەی ئەوم پێڕاست نییە یعنی هەستەکەم ئەو زۆر بە چاوێکی کەم یعنی سی ئافرەتەکات
یعنی ئیشی سەرەکی ئافرەت تەنها لە ماڵەوەیە یان بەخێوکردنی منداڵ تەنها لە ئەستۆی دایکە ئەی باوک ئیشی چییە؟ باەک پرسیارە لێ بکەم کچی من بۆ تۆش و بۆ بینەران باوەڕوون کەمەوە هەندێک شت هەیە خی گەورە دیاری کردووە من و تۆ ناتوانین دەستکاری بکەین بایلۆجیا با بڵێن دیاری کردووە کچی من تۆ ڕەحمە هەیە پیاو ڕەحمی نییە کەواتە ناتوانانی تۆ بڵێ من ئەم جارە سکێکم هەیە و تۆ بێ جارەکەیتە تۆ مناڵێکە بێ سکێکە بێ ناتوانانی ئەمە خۆ یەکسانی ڕۆ بەدەست من و تۆ نییە وەل مەحاڵە تۆ ئەتوانی شیربەی بە مناڵەکە و ناتوانێت شیر بە مناڵەکە لەبەرەوە ئەرکی بەخێوکردن ینی شیر پێدان دایکە بەڵام باوک ئەبێ هاوکاری تۆ بکە یارمەتی و بە چۆن تۆ لە ماڵەوانەیە کۆمەڵی شتێ لە سەرشانتە ئەویش لە دەرەوە کۆمەڵی شتێ لە سسانێتی بەڵام کە هاتە ماڵەوە ئەبێ هاوکاری تۆ بکە بەس لێرە ئێمە باسی مناڵەکە ئەکەین ئێستا بە کێشەکە ئەگەر ئەو مناڵەتان نەبووە خوشکی من وەڵی من هەر ئەسڵەن داژنانیشتم لەگەڵتانە ڕێک بەو مەوت برام تۆ ناحەقی لەم ئافرەتاکەی زانکۆی تەواو کردو با بڕۆ ئیشێ بکە پێویستێ بە پارەکەی نییە کا بەخێر یا بە کەسوکاری بۆ نمونە هەزاران داماوە کەسە بەڵام تۆ ئێستا کێشەکەمان لەسەر تۆ نییە ئیشەکە کێشەکە لەسەر مناڵێکە لە بینتانە 1 ساڵە ئەم 1 ساڵە ئەو وەڵێ من پێویستیم بە پارەی ئەم نییە لە هیچمان کەم نییە هەموو پێداویستیەکانم بۆ دابین کردو بگەڕان با بچێ بگەڕێ نازەمچی بەڵام من لەگەڵەوەیانی مناڵەکەم بفەوتێ مناڵەکەم بێبەش بێ منەگە دایکی حەقیقی خۆی مناڵەکەی لە باوە شابێ شیری خۆی بادێ من بۆ شیری قوتوی بەمێ منەگە دایکی خۆی مناڵەکە من بۆ ژنەبیەک بێنم 4 کەلیمە کوردی نازانێ مناڵم چۆن بەسەرەوە بەجێ بێڵم وە زۆر شتیش کراوە ڕووداوی کارەسات لێ ئەیان حەزابیە نیهمالیەکەن بەخوا سەعاتێ بگرێ ناچێ بەستۆ جەرگی دەسووتێ دایکایەتی غەریزەی دایکاتی پاڵە پێوەنێکچی من فەرقی هەیە لێرەیە ینی ئەو کێشەکە لەسەر ئەوەیەوە نییە تۆ ئیش نەکەی قوربانجان تۆڵی چی ئەوڵێ من بۆ ئەڵێ ئەرکی پیاویشە هاوکاریم کە بەس من بۆم ڕوون کردەوە من لە ناحی دەرونیەکەیەوە خۆ پیاو ڕەحمی نییە مناڵی بێ ئەگەر وا بواە وەڵاقەی چێکە پیاو سکێکی بکردا و ژنی سکێکی بکردا و یەکسانیە وەڵام تۆشت ئەمڕۆ شیر بە مناڵەکە پیاو شیری نییە خۆیانی لە سەڵاتی من تۆچە ئەوە پێڵێن ڕۆلی سێکسی دەوری جنسی جێندەر هەیە جێندەر لایەنە کۆمەڵایەتێکە ڕۆلی کۆمەڵایەتە ئەوە تۆ ئەو یەکسانن لە ئیشکردنەکە یەکسانن ئەوە ڕۆلی کۆمەڵایەتە بەڵام مشکلەکە ئێستا تۆ ڕۆڵەکەی تۆ وەکو شیر پێدان ئیشی تۆیە و بڕۆ نەک پرسیار هەر قسەی من حەزەکەی خوشکی من دوای ئەوەی کە لەم چاوپێکەوتنە بڕۆ پرسیارکە لە 1000 دکتۆر پرسیارکە لەو هەزارەیەکی وتی شیری قوتو باشە بێرە بەڵام من پێ دەڵم تۆ بیر لە مستەقبەلی مناڵەکە و بکەرەوە مناڵەکە و کەسێتێکی سەرکەوتووی هەبێ دەرون دروست بێ باشترە یا تۆ ئیش بکەی ئەبێ بیر لەوە بکرێتەوە باوکە جان فەرموو ڕاستە کاک دکتۆر یعنی ئەم زۆربەی کات هەرە و قسەیە کات من وا هەستەکەم ئەو منی لە مافی ئیشکردن بێبەش کردووە هەر کاتی خوشکەکانی خۆی بچێ بۆ ئیژیان بە دوای ئیشێکا بگەڕێن ئەم خۆی هاوکاریانەکە یعنی بەڵام هەچ کاتێ من بمێ بڵێم ئیشێکە کەمیان ئەچمە دەرەوانیان شتێک قسە ئەکات بۆڵە کات یعنی بۆچی ئەو جیاوازیە هەیە یعنی بۆچی ئەو هاوکاری خوشکەکانێکا بۆچی وانە بۆ من بەسە بۆ حەقی بە خوشیەکە و ئیشکە حەقمای بە هاوسەرەکە و ئیشکە ڕاستە کاک دکتۆر ینی کاتێکە ئەو هەم پێویستیان بە شتێکە بیا پێویستیانەوەیە کە ئیشێک بدۆزنەوە من هاوکاریانەکەم بە پێی توانای خۆم بەڵام بۆچی لەبەرەوەی یەکەم خوشکەکانی من هەرە مناڵە بچووکەکەیان لە پەیمانگایە کەواتە لە تەمەنێکی 19 ساڵ بەڵێ یعنی هەرە مناڵە بچووکەیان لە پەیمانگایە بۆی بارودۆخی ئەوان زۆر جیاوازترە لەگەڵ بارودۆخی ئێمە لێرە شاکە بۆشە باسکرد و لێرە شای لە نامەکان و چیوتێکیان هەر مناڵی نییەوە بزان شوی نەکردووە بەڵێ ینی ئەمە فەرقەکەی کچی من ئاخر لێرە ئێستا من لەگەڵ تۆ خۆم مقارە نەکەم بێ شتەکانمان یەکسان بێ نابێ من تەمەنم لە تۆ جیاتر بێ توخمەکەی من جیابێ کۆمەڵات جیابی بم خۆم ناکرێ مقارنە لە بینی دوو شتاکرێ وەکو یەک بن ئێستا تۆڵی هاوکاری خوشەکانێکە ئەڵێ گەر خوشەکەم وەکو ئەم ئێستا ئەم شووی نەکردایە بۆ نمونە من شاوکاری مەکرد ئەگەر مناڵەکەمان ێستا لە پەیمانگا بووە پێویستی بە شیری ئەم نەبووە پێویستی بە سۆز و خۆشەویستی نەبووە با بچوە ئیشەکە بکە وەڵای قسەکان منطقیە کچی من یاخە تۆ ئێستا خۆ مقارە ناکەی بە خوشەکانی ئەو یعنی ئەو تاوانبارەکەی کە یارمەتی ئیشی مانای وایە ئێستا پێچەوانی قسەکەی پێشوتە کەوتێ ئەم دژی ئافرەتە و ڕقی لە ئافرەتە ئەی خوشەکانی ئافرەت نین ئەی بۆ ڕقی لەوان نییە یعنی و حسابی بارودۆخەکەی کیلۆ خاتونجان فەرموو وایە بەس ئەبێ ئەویش یعنی هەم لە ڕووی ئەوەی کە من لە ماڵەوە بێتاقەتم بێزارم ئەویش هاوکار بێت هەر ئەوە نیە ینی من هەر مافم نییە لە ماڵەوە تەنها مناڵ بەخێوکەم حەزەکەم منیش ئیشێ بکەم داهاتێکی خۆمم هەبێت حەزەکەم سەرمایەکی خۆم هەبێت یعنی چاوم لە دەستی کەس نەبێت پێویستم بە کەس نەبێت بۆ ئێستا ئەم پارەت نایەتی ڕەزیلیەکە
بەشە بۆ ئەوەی کە پێویستیەتی ڕۆژانە تۆ پارەی بۆ دانانی بڵێ ئەمە 20,000 با لاو بێ شتێکی دەوێت تۆ شتەکانی تۆ مناڵێکی یەک ساڵانی هەبێ ئەکییت مەژغوڵ لێبێ لەوانەیە نتوانێت بچێ خۆشت کڕێ شتەکانی ژێنیتەوە بەس پارەیەکی لەژێر دەستاوەکو بڵێ چۆن لە حکوومەتاڵێ نەسریەکەیە شتێکی لە بەدەسادانانی پێداویستی شتێکیە ببێ ئیشەگەڵەوەم بۆ بکڕەوەم بۆ بێنەوەی نییە کاک دکتۆر نەک ڕۆژانە بەڵکو سەرچاوی دارایی من کە کاتێک مەعاش وەرەگرم یا ئەو پارەی کە دەست مەکەوێت لەژێر دەستی خۆیەتی یعنی وەزیری داراییە لە ماڵەوە ڕێک یانی بڵێ وەزیری دارایی لێ هاتووە لە ماڵەکەی بەبێ ئەوەی کە من هیچ بپرسەوە ئەم پارەیە من پارەی نەوتە بۆ دیە پارەی ئیشگرنە بۆ دیە پارە تۆ بۆ تەوزیعی ناکەی بۆ بەکاری نایەنی یعنی تۆڵی منە بێت داهاتێکی خۆم هەبێونە ئەی ئەگەر بێت و ئێستا تۆ بڵێ معاشەکە و لە دەرەوە چەندە 500,000ەوە نییە ئەگەر ئەم 500,000 بۆ بخاتە ڕقمێکی حسابی بانقەوە بە ناوی مناڵەکەتانەوە بە ناوی تۆشەوە نەبێ نەوەک دەریبێنی لە پڕبەشتی لاوەکی و خەرجیکەی مناڵەکە و جەرگتە ئەگەر ڕقمێکی حسابی بکاتەوە من پێش نیازە خۆیتەوە لای ئێوەی بڕیار مەسەلەن بە ناوی مناڵەکەەوە من خەڵەکەی ناسم مناڵێکی پشکۆلیان هەیە بە ناوی ئەوە کردویانەتەوە بڵین یا بە ناوی خۆیەوە بەڵام بۆ ئەو مناڵێ پارەکەی لی نووسیوە ئەمە پارەی ئەم مناڵەیە کە من هەر شتێک بوو شتێکم لێها ئەم پارەیە مڵچیەمە و دوو شایمجایەکە بۆ کوڕەکەتە بێ کچەکەتە بێ بۆ ئەو مناڵەیە و بۆ داهاتوش و مستەقبەلێتی ئەو پارەی کە تۆ دەست دەکەوێت ئێستا بۆ بخاتە بانقێکەوە هەتاوەکو مناڵەکە و تۆزێک گەورا بێ وازدە و فکرێ هێنی قەناعەتی لا دروستە بێ والله خۆ شتێکی خراپ نییە ئەوەش ئەوە زمانێک حەزەکەی لە بن بە شاید لە بانقاینەکەی بۆ بکە کاکە ژەمە شایدیەکەی نەڵێمە پارەی مناڵەکەتانە ناوی چێ ناوی چێ مناڵەکەتان ناوی لاسە لاس ئەمە درێژ بێ ئیشەڵڵا بۆ نووسین لاس دوای خەزالێکشی بۆ ێنی لاس و خەزالە چشتی وانەیە لە قسەی کوردیا بۆی دانین بۆ خەزارەکەیتی ئەوەی لە کوردەواریە لاس و خەزار لە شتێکە خەبیست لە بیر منەوە شتێکی وام بەرجۆ کەوتووە باشە پرسیارێک لە تۆ بکەینەوە پرسیارێکی کرد منیش وتم ئەگەر بێت و هەمان ڕێی هەبێ من ڕێی ترمەیە ینی تۆ لەگەڵ ئەوەیە ئیتر خۆ مناڵەکەشتان گەورە بێم هەر لە ماڵەوە بێ ئیش نەکات نەخێر کاک دکتۆر من لەگەڵەوەیانی من چۆن پێم خۆشە بۆ خوشکەکانی خۆم ئیش بکەن بەڵام کاتێکە یەکێکیان مناڵی نییە یا ئەوەی تریشیان کە مناڵەکەی گەورەیە لە تەمەنێکی کایە کە پێویستی بە زۆر شتی دایک و باوکی نییە منیش لەگەڵ ئەویان باشە ئیش بکە بەڵام ئێستانە لەم بارودۆخی ئێسایانە لەم زروفیانە بەڕاستی ئێستا کاتی نییە ئەم ڕێگیریە کە لە هاوسەرەکە دەکەی بۆیە تا مناڵەکە و ئەگاتە تەمەنێک کە ینی نەپێویستی بە شیری ئەم هەبێ نەپێویستی بە سۆز و خۆشەویستی ئەم هەبێ و کەوتێتە سەر پێوە کوواڵێت پەڕووباڵی دەرکردوێ ڕێگوەکو ئەوەی وت ینی پێویستی بۆ سۆز و خۆشەویستە نەبێ کە ئێستا بەڕاستی ئەوەی دەنوزانەکان هێڵێن ئەوەی ئێمە لایەنە 5 ساڵی یەکەم وڵی ئەساسە بۆ شخصیت بەڵام 2 ساڵی یەکەم حتاون یڵێ 2 ساڵ یەکەم ئیجازە ویلادە خۆ حکومت بە لازمەیدانە نا ئافرەت پارەیەتی ڕاتە ماڵەوە لەبەر مستەقبلی مناڵەکەیە لەبەر پێداویستی مناڵەکەیە بەرحاڵ هیچی ترتان ماوە ئەگەر ماویشتانە دوای قساکەی نێسامە ناوبڕێک وەرەگرین چونکە میوانمان هەیە ئەمانەی خۆشەویستانش خبرەیان هەیە شارەزاییان هەیە چ عەقڵی دوو کەس دەهێشێ باشتر خاتونجان ئێستاەوە دوو عەقڵ بووین ئێستامیش هاتمە لاتان بووین بە 3 عەقڵ لەوانەیە بتوانین بارسێکمان ینی تیشکێکی زیاتر بخەین ڕێگە چارە بدۆزینەوە بەڵام و بە ڕێزانش لامانەوانش چەند عەقڵێکن ئەوانش خبرەیان هەیە ئەوانش خەڵکە ناستن ئەوانی شتیان بینیوە سوود لە ڕاوبۆچوونەکانی ئەوانی جوەرگین بەڵام پاش کەمێکی تر خۆشەویستان دووبارە سڵاو لەم بەشەیە ئەم میوانە خۆشەویستانەمان هەیە با ئەوانیش بەشداری بکەن لەگەڵمان بۆ ئەوەی ڕێگە چارەیەکی باش بۆ ئەم خاتونەوەم برا بە ڕێزە بدۆزینەوە بۆ ئەوەی ئینشاءڵڵا بەختەوەری بگەڕێتەوە ناو خێزان نەک وەکو لە سەرەتایە وتی حەز ناکەی بێتە ماڵەوە کاتە زوو حەزکەی زوو بێتە ماڵەوە با لە پەروین خانەوە دەست پێ بکەین پەروین خان گیان فەرموو بەس نزیکی کەرەوە لە دەمێ بەڵێ بەڵێ پێشەکی ئەسەلام عەلەیکم عەلەیکم السەلام ئەزمونێکم هەیە الحەمدولillah مناڵەکانم ویان جامیعیان تەواو کردووە تەمەن درێژ بن خۆش بیا خا دکتۆریان زۆر یعنی تامەزرۆی من ئەم شتانە مەکرد لە ڕێی هاوڕێکە هاتن بەڵام زۆر کاریگەری ئەم دوو خوشک و برایە کاری بەس نزیکی کەرەوە تخواینە کاریگەریان لەسەر من دروست کرد بەڕاستی خێزان ئەزانی ئەبێ بڵێیتی خێزان زۆر زۆر گرنگە لە ناو یەکە یەکتر قبولکەن بەڕێی من کە یەکتریان قبول کرد کێشەکانیش هەل ئەبێ بە ئاسانی من ئەمە هەدەفی منە
ئەو دادێش ڕاستەکە مافی خۆیەتی هەموو ئافرەتێک مافی خۆیەتی نەکولیە تەواوکە هەر احتیادی هەر شتێک نەخوێنەواریش بێ بواریشکردنی بێت کەسێتی خۆی تیا بدۆزێتەوە بڵێ خۆی تیا بدۆزێتەوە بەڵێ زۆر جوانە بۆ هەر دەستپان کاتەوە بەڵێ زۆر ڕاستە بەڵام ئەبێ ئەوش چاوەڕێی هاوسەرەکەی بکە سەمع و تاعی هەبێ بۆ پیاوەکەی یعنی لە دوای خوا هاوسەرە پێویستە سەمع و تاعی هەبێ ئەم چی ئەڵێت ئەبێ لە سەمع و تاعی پیاوەکەی دەرنەچێت چونکە ئەگەر لەسەر حەق بێت ئەگەر لەسەر حەق بێت بەڵێ ئێستا زۆر جوانە مامۆستا کاک دکتۆر بەڵام مناڵەکەی گرنگترین سەرۆت و سامانە بۆ ئەو ئەگەر بیر بکاتەوە گەورەترین سەرۆت و سامانە بۆ ئەو دادەیە بۆ ئەو کاکەیە بەڵام گوێ لە هاوسەرەکەی بگرێ هاوسەرەکەش مافی خۆیەتی مناڵەکەی ئەم چەند ساڵێک بڵێن پێویستەکە بڕۆ هەموو دنیا گەر خواویستی لەسەر نەبێ هەموو دنیادانیشێ ناتوانێت مناڵک دروستکە ئللا بە ئیزدی ئەڵڵا نەبێ ئەلحەمدولیلا گەورەترین سامان مناڵ نەوەی دوا ڕۆژە ئەو سۆز و عەتفە کە دایک ئەتوانێت هیچ کەسێک ناتوانێت ئەو سۆز و عەتفە پڕ بکاتەوە و هەروەها چەند شتێک هەیە ئەمە لێرە کە باسی ئەەکەین زۆر گونگە ئەڵێ بێتاقەتم لە ماڵەوە خۆشکە بەڕێز دەکەم هەموو کەسێک بەدەستخۆیەتی ڕاستە بەستۆ ئەلحەمدولیلا لێرە هاوسەرەکەت لەشی ساغ بێ هەموو کەلێنێکی بوونی ژیاتی بۆ پڕکردێتەوە تۆ ڕاستە تۆش مافی خۆتە لە دەرەوە ئیشکەی یەکەم مافتە لە دەرەوە ئیشکەی بەڵام تۆ لێرە هەموو شتێکت بۆ دابینەکە ئیتر خەمت چییە تۆ بەشە ناتوانێت مەچینێکی خەیاتی بۆ بکڕن لە ماڵەوە ئیشکات و شتێککە هەیە لە ماڵەوەی سایش دەستەکە تۆ ناتوانانی مەسەرەن هاوکاری بکەی بە ئەنوا خواردن شت ئێسا مەطعەم و شتێ خواردنەکان بۆ دووسەکەی لە ماڵەوە هەتاوەکو هەم خزمەتی مناڵەکە شتەکە میشەکەش لە ماڵەوەکەی ینی ئەتوانی بەدوای بەدیلی بیری لێ بکەرەوە بیر لە شت کەرەوە بەڵێ کارەرەوە نیە لە حەزێکی خۆتە حەزەکەی لە دەرەوە ڕەهاوڕەکانت یا ئەوانە تۆ خۆت بقارڕەنەمەکە بە کەس تۆ خۆتی لەویا تۆ هەر خۆتی پێویستە بیر یەکەم شت دەست خۆش پرسیارە هەبوو پرسیارێکی دیارەکە پەنیخانی ئەو ڕوونکردنەوەی بوو وڵا ئەو ڕوونکردنەوەی دەستوانی بێتاقەتی ماڵەوە زۆر شتی کە هەیە تۆ ئەو بێت لە ناو ماڵ دەست خۆش تێگەشتم زۆر سپاس ماڵە ئاوا بێت تێگەشتی خاتونجان ینی مەرج نییە خەڵک بەس لە دەرەوە ئیشکات لە ماڵی شەوتوانی ئیشکەی نەکەریشی ناو ماڵ سا من خەڵکە ناسم بڕوا و هەبێ ئیمکانیەتیان هەیە وەکو دەرەکەوێت لە نەکەشتانە ماشەڵڵا لە خوارەوانێ گەراج و سەرداب وەکو دوکانی زەبێ ئەتوانی هەر لەوێ مناڵەکەش لە تەنیشتەوە بێ لەوێ خەیاتی بکەیت من خەڵکە ناسم هەر لە ڕێگە ئینتەرنێتەوە بڕواو هەبێ نەخوێنەواریشە وەکو تۆ زانکۆی تەواو نەکردووە خەیاتیەکە لە ماڵەوە پەردە دروست دەکات جلی کوردی دروست دەکات نەزانم چیەکە فێری سێژوار زمانیش بووە هەر لە ڕێگەی ئینتەرنێت هەر لە ماڵیشەوە لەبەرەوە هەتاوەکو دەرفەتێ بۆ ڕەخسێ تۆ ئەتوانی لە ماڵەوە ئیشیش بکەی ئیشی ماڵەوەش ئیشیشکەی بۆ دەرەوە لە هەمان کاتیشا مناڵەکەش بەخێوکەی ئەگەر ئینسان بیر بکاتەوە کچی من بەدیل زۆرە ڕێگە چارە زۆرە خۆ هەر ئەوە نییە تۆ ئیلا ماڵەوە بەجێڵشیتە دەرەوە بیری لێ بکەرەوانێ با بچینە لای سۆلی خامزانیژە و چ پێشنیازێکی هەیە بەس نزیکی کەرە سۆلی خان باوکە بەڵە زۆر سپاس کارەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر بەخێر بێن من لەلایەنەکە لەگەڵ پیاوەکان لەلایەنێکشا لەگەڵ ژنەکەیان مانەوەی ژن بۆ ماوەیەکی زۆر جا ئەگەر ژن بێ هەر کەسێکی کە لە شوێنێکی دیاریکراوە خۆی تووشی قەلەقی و بێتاقەتیەکە ئەوڵێ ئەبێ خۆشەویستی با بە مناڵەکە بەس ئەگەر خۆی تووشی یەئز بوو بێ لە ماڵەوە تووشی بێتاقەتی بوو بێ چۆن ئەتوانێت خۆشەویستی بەخشێ بە مناڵەکەی جا لەو لایەنەشەوە عنی ئەتوانین چارەسەریکەین دەستۆنی خانم خۆشەویستیە تێ بەسکە و خۆشەویستی خەریکە نەمێنێ ئەڵێ ئیلحاح و ئەو بۆڵەبۆڵی ئەو هەریشم بۆ بدۆزەریشم بۆ بدۆزەرەوە ئەگەر ئەم وان نەڵێ ئەمە لە مشتێکم بۆ دابین کردووە ئەمیش گلەی لێ نییە بڵێ خۆشی نایم خۆشەویستیم ناتی گلی لەوێ لە ڕێگریم لێکە ئیش نەکەم ڕاستەکەی بابەتەکە تەنها ئەوە نیە هەموو شتێکی بۆ دابین کە عنی وەکو ئینسانە ئێوێ خۆی لەسەر زەوی یەکجار ئەژێ ئێوێ تواناکانی خۆی بسەلمێنێ من لەگەڵتان ڕاستە ئێمەش لەگەڵ ئەوەیانە بێیشکە و ئەبێ ئەم ینی فکری بگۆڕێ و خۆشی هەر وتی من ڕێگری لێ ناکەم ئیش نەکە بەس با مناڵەکە تۆزە بگوێتە سەر پێ و هەتا مناڵەکە جەکەوێتە سەر پێ با لە ماڵەوە ئیشکە شوێنیانەیە توانین دوکانێکی لە سەردابەکە یا گەراجەکە یا شوێنی حل هەیە بەدیل هەیە بەڵێ ماوەی سەرەتا منیش لەگەڵیان بۆ 6 مانگ تا ساڵێک هەموو کوشت ئەوەی کە شیری دایک بخوات و خۆشەویستی زیاتری پێویستە مناڵەکە لەگەڵ ئەوەیان یعنی زیاتر لە ماڵەوە بێ و ماوە بچێتە دەرەوە کوجە گۆڕی بەڵام لە دوای ساڵێک ئیتر بکەوێتەوە سەر ئیشی خۆی هەم
لە ڕووی جستی ئێمە بەس ێستا مناڵەکە ساڵێکتە چاوەڕێ بکە هەتا مناڵەکەی بە 2 ساڵ ئەو کاتەبی باتە دایەنگاش و خۆشیێتوانێت ئیش بکات و بچێتە دەرەوە و بەشکی میشەڵامی شەگەر ئێستا دەستی پێکرد هەر خۆی لە ماڵەوە بیکات و بینێرێ و تەزیری کا بۆم لاولای ئێستا زۆر خەڵکی لە ماڵەوە خوارد دروستەکەوەی نێرێ بە دلیڤەری خۆی ئێستا ماتۆڕ و ئەمەگەشت هەیە بۆ هەموو شوێنەیەگات ئیشی دەستی نازامی وا هەیە متومورووەکان ئەگەر دەستڕنجین بیکچی من زۆر ش دەتوانی بکەیت زۆر سپاس بە قوربان بۆ ڕوونکردنەوەکە و ئەچین لای پرژەخان سلااو کاک دکتۆر زۆر خۆشحاڵ بووم کە لە یەکی لە چاوپێکەوتنەکانی توانین بەشدار بم ئەوەی من پرسیارەکەم هەر سەبارەت بە تەوەرەکەتە ئەڵێم ژیان و بوونمان هەمووی دەرفەتێکە ڕەنگە ئەو دەرفەتێک کە ئێستا بۆ تۆێتە پێش لە چەندین ساڵی تر چاوەڕێکیت بۆت نێتە پێش ئێستا ئێمە ئافرەتێکمان هەیە سپاس بەخوا زانکۆی تاو کردو و شەهادەیەکی باشی هەیە و ئەوە ئیلیشە لە بوارەکەی خۆیان زەواجی کرۆ مناڵێکی هەیە لێرە دەرفەتێکی کاری زۆر باشی بۆ هاتۆتە پێش ئەگەر بیکات لەوانە ژیانی و ئایندەی بگۆڕێت ئەگەر نەشیکات ئەوە هەتاش ئافرەتێکی ماڵەوە ئەبێ لێرە ئەو ئافرەتت چی بکات مناڵەکەی جێبێڵێت لە لای خەسووی یان لە لای دایکی یان لای هاوسەرەکەی و بچە کارەکەی بکات یان نەخێردانیشە مناڵ بە خێوکا و واز لە ئیش و ئایندەی خۆی بێنێت یەکەم زۆر سپاس پرژەخان ئەم پرسیارە شتێکی گریمانە لەوانەیە لە ئوستۆرە ئەفسانەکانە شتی وا هەبێ بەڵام لە واقع شتی وان نییە بۆ نییە هیچ شتێک نییە لە دنیای بڵێ ئێستا ئەم دەرفەتە هەیە تۆ نازانی بەیانی چیە بێ بڵێ ئەم دەرفەتە ئێستا ئیشێکی بۆ هاتوو عەقدێکە بە دەوەرەقە تۆ چۆن بۆم ئەسئەلمێنی یا بەڵگە و چییە کە دوای ساڵێکی تر یەکێ نایە بڵێ 15 وەرەقە بەمێ ناتوانانی ئەو پێشبینی بکەیت بەڵام لێرەیە تۆ لەسەر ئەوە ئیش ناکەی لەسەر ئەوە ئیشەکەی ئەگەر ئێستا دەرفەتێ بۆ ئەم خاتوونە یا ئەو هاوڕێی تۆ ڕەخساوە کە بە دەوەرەقە ئیشکا ئایا چوونە دەرەوەی مناڵێکی 1 ساڵەی هەیە زەرەری 20 وەرەقەی لێ نایە تۆ بێ مەقارنە لە بینی قازانج و زیانە بکەیت بەڵام سبەینێ دوای 5 ساڵی تر کە مناڵەکەی پێویستی بەم نەمێنێ پێویستی بۆ هاوڕێ و نەمێنێ کە وتی گریمانە بۆ نمونە ئەو کاتە نەک بە دەوەرەقە بە 5 وەرەقەش ئیشکە هەر قازانجێتی چکە مناڵەکەی زەرەری لێ ناکەوێت قازانجی لێکەوێت تۆ لێرە شتەکان نسبین ڕێژەین خاتونجان یانەوەی گریمانەی تۆ وتێ مەحاڵە لە ژیانە بێ بڵێ من وای ئەسەلمێنم ئەم دەرفەتەی دەرفەتی وا هەتا نایێتەوە شتیوانێ لە ژیانە لە واقع بۆ گریمان و لە قسە و چیرۆک و ئەفسانەیە لەوانەی شتی وابێ بەس لە واقع نییە من پێ دەڵێم ساڵێکی تر لەوانی دەرفەتەکە باشتر بێ تەکنۆلۆژیا پێشەکەوە بواری کارکردن پێش لەوانم قەیرانە ئابوووریە نەمێنێ سەدان شتی تریێتە پێش تۆ نازانی چە من نازان بەیانی چی ڕۆیە بەڵام من ئەمڕۆ من کوڕی ئەمڕۆم کچی ئەمڕۆم ئێستا ئەمڕۆ من مناڵەکەی من 1 ساڵە پێویستی بە من هەیە وەکو باوک بۆ دەرفەتم هەیە ئەو دەرفەتە بۆ خۆمە بۆ پارەیە بەڵام زیانی گەورە لە مناڵە ئەگەر مقارنەیەکەی 100 دەفتەریش بنێ کە ئەو مناڵە زەرەری لێکە بە میلیۆنان دەفتەر چارەسەر نابێکن حرافی کرد و تووشی لادان بوو لەبەرەوە ئێمە شتەکان کە بەراورد دەکەین بەراورد لە بینی نەتیجەکە یاکەین زۆر سوپاس کاگاکۆ بەناوی خۆی گەورە سوپاس بۆم دەرفەتە کاک دکتۆر من لە 2 جەمسەرەوە سەیری ئەم کێشەیەکەم یەکیان بە کێشەی کۆمەلگا ئەزانم مافی کارکردنی ئافرەت فێمینیزم یەکیان بە کێشەی 2 گەنجی ئەزانم کە زەواجیان کردووە و ئەم پیاوە بەڕێزە بووی ناگەنجێ لەم لە تەمەنی مناڵەکەیەک شیاو نییە دایکی بەجێ بێڵێ ئایا ڕۆشنبیری خێزان ڕۆشنبیری ئەم گەنجە تا چەند کاریگەری کردو دەسەر ئەوەی ئەم خوشکە بەڕێزە نەتوانێت کار بکات بەڵێ وەڵا کاگاکۆ جانێمە هەموو شتەکان بیرکردنەوەی ئینسانە تێگەیشتنوانە بۆ ئەو دنیاە من ئەگەر بزانم ئەمە کچمە ئەمە ژنمە ئەمە خوشکمە ئەمە هاوسەرمە ئەمە پورمە ئەمە دایکمە ئیشکردن لە بەرژەوەندیەتی ڕێگەی پێم چێتە دەرەوە بەڵام کە زانیم ینی لێ ناو مێشکی منە لەوانەیە غەڵەت بم کە چوونە دەرەوەی خراپە تێکەڵ بە پیاوەبی ئەواکە من خاوەنی هەڵگری ئەو کەلتورە بم ئەو عەقڵیەتە بم نابێ ئافرەتیشی بەزەوەی لە ماڵەوە بێ وەکو ئەندێکە سەڵێن ئافرەت 2 جار بۆی هەیە بچێتە دەرەوە لە ماڵ 1 جار کە شووەکە دووەم جاریش کامرێ بن بۆ سەر قەبران ئیتر بۆی نییە ئەگەر خاوەنی ئەوە بم هەموو دنیا هەستێ مناڵیشم نەبێت و مناڵی ساوسمان نەبێ ناڵم چێتەوە اینجا بێ ئیش لەسەر مەخڵێتە بکرێت ئەم برا بەڕێزە الحەمدولله لەو جۆرە نییە کە بڵێ من نایەڵم ئەم ئافرەتە قەت چێتە دەرەوە گومانم لێ هەیە وایە نا ئەڵێ ئێستا لەم کاتەیە من ڕازیینیم لەبەرەوەی مناڵەکەم و ماڵەکە پێویستی بەم هەیە و منیش پشگیریەکەم لێرەیە پشگیریەکەم لایەن دەرونی بۆ مناڵەکەی نەک بۆ ڕائەکەی ئەو
ئێستا گەر مناڵەکەی 3 ساڵان بواە و هەژار بوونایە باری ئابوووریان خراپە 1 ساڵیش بووە باری ئابوووریان زۆر خراپ بووە وەسیان زۆر خراپە ئەم نەیتوانیە تەنانەت پێداویستی تەندروستی و پێداویستی جلوبەرگ و نازام چی و دایبی مناڵەکەی دابینکە وەڵایم گۆ قەپچێتە دەرەوە قەی ناکە بۆی مناڵەکە هەندێشتی بۆ دابین کرێ ئەگە تۆزێ لە عەتف و سۆز و خۆشەویستی بێ بەس بووی چی بکەین دەسەڵات نێشتی موهیمتر هەیە لەوە با نەمرێ مناڵەکە اینجا عەقڵیەتەکە دیاریەکە بەڵێ لەوانەش ئەم خاتونە کەسێکی ڕۆشنبیرە تێگەیشتووە یانی ئەڵێ منەمەی ئیشکە میشکردن خۆ دەوڵەمەگەن الحەمدولله ئیمکانێتیان باشە وەکو خۆیان باسیەکەات بەڵام ئەڵێ خۆ مشکلەکەەوە نییە من پارە منەمەیە خۆم ئیشکەم خۆ ئیشکردن بەڕێزە ئینسان خۆی تیادۆزێتەوە کەسێتی خۆی هەست بەبوونی خۆیەکە خۆ مەسەلە نیە سایی وا زۆر دەوڵەمەگە بەس حەزەکە ئیشکە خۆی پارە پێیاکە لە من بۆ لەی وەرگرم ئەی من بۆ خوێنومە ئەمەی خزمەتی وڵاتەکەم بکەم شوێن پەنجەیەک بەجێ بێڵم شتێک دووە ئەمەیان بیرکردنەوەی ئینسانەکانی گۆڕێ زۆر پەیوەندێکی بەهێزێ من دڵنیام ئیتر تا کۆمەڵگا و تا ژن و پیاوەکان عەقڵێتیان کراوە بێ ینی کاڵم عەقڵێتیان کراوە بێ مەبەستم لاساییکردنەوەی غەربوانە نییە یەکەم ئەو شتەی ئەیکەن خوا حرامی نەکرد بێ لە دینە حرام نەبێت لە عیلما دژی نەبێت دابوو نەریتی کوردەواری ڕەسەنگ نەک دواکەوت و دژی نەبێت وەڵی هەموو دنیا بڵێ چاڵم بیکە تۆ شتێک ناکەی کەس لێو ناڕازی بێ بەس عەقڵێتێکی دواکەوت و قەناعەتی پێ نییە بە قسەی مەکە بەڵام جاری وایە کاکە شتێگەکەی زەرری خۆتی تیا مناڵەکانتی تیا دایک و باوکی تیا خوشک و برای تیا خۆتی تیاژە بەس کە لە ڕقی و من هەر ئەواکەم یا لاساییکردنەوەی چۆرانە ئەو وای کردمی ژواگەم کاکە ئەو وای کرد زۆرفی جیایە تۆوانی ئەو بارودۆخەکەی جیایە تۆوانی چۆ بە حسابی خۆ بکەی بەراوردکەی لەگەڵ ئەوانە زۆر سوپاس کاکە ئاکۆجیان کاکە باوان کاک باوانجان فەرموو سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ئەنجامدانی ئەم جۆرە بەرنامانە پێم خۆشە ڕوونکردنەوەی لە سەرێکێک لەو پۆینتانە بم کە ئەم خاتونە بەڕێزە ئاماژەی بۆیە کە شیری خۆی نایەت بە مناڵەکەی لە پێناوی ئەوەی کە شیری قوتی باتێ و ڕابێت لەسەرێکە بیباتە دایانگا عفو بەس کاکە باوان تونکردنەوە ئەم وتی هەندێک جار بینم شیری قوتوێتێ بۆ ئەوی مناڵەکە فێری شیری قوتوکە و بیانووی نەمێنە پیاوەکەی بڵێ ها خۆ من شیری من ناخوات بڵێ پێم خۆشەوەکو لایەنێکی زانستی ئەمە لێک بەمەوە ئەم زانیارەمە خوشکە بەڕێزە بگەینین کە ئەو بەکتریایانە و ئەو مەعادنانەی کە لە سەرەتاوە لە ڕێی شیری دایکەوە درێ بە منداڵ زانست هەتاکو ئێستا چەندەها ساڵە بەردەوامە لە دۆزینەوەی ئەم جۆرە بەکتریایانە کە بە کوردەواری پێوترێ بەکتریای سوودبەخش بۆی کە بتوانێت لە تەمەنێکی دواترە تعویزی ئەو بەکتریانە بکاتەوە چونکە بە مروری زەمەنەوە بەکتریانە وردەوەردە بەهۆی نەخۆشییان هۆکاری بۆ ماوەی وردەوەردە بەرەو کەمبوونەوە ئەچن هەتاکو ئێستا زانستەوەی کە توانی بێتی لە کۆی سەدان و هەزاران و مەلاین بەکتریا بیدۆزێتەوە و تعویزی پێ بکاتەوە تەنها 4 بۆ 5 دانەوەتە کەمتر لە 10 بەکتریا ئایا ئەم مناڵە زەنبی چیەکە تۆ بە هۆکاری ئەوەی بتەیە کار بکەی ئەم زەربەیە لە منداڵە بی لە ڕۆژانی داهاتووە لە تەمەنێکی گەورەیە هۆکار و نەخۆشی زۆر خراپتری بەدوایەت و پەشیمان و کوردەواری ئەڵاڵە پەشیمانی دادە نایە دوایی بۆچی ئەم تەسحەیە بە مناڵە ئەی و یەکێک لە ڕوونکردنەوەکان بۆ ئەم خوشکە بەڕێزەکە پێم خۆشە وەکو لایەنێک پێ بکات بەڕێزت ئاماژەت بەوەیە کەوتت من بێزارم لە ماڵەوە قەلەقم وەکو هاوسەرەکەشت ئاماژەی پێیاوتی من کێشەم نییە لە چەند ساڵی داهاتوە قەیچێکە بام خاتونە بەڕێزە ئیش بکات بەڕێزت مادەم لەخوا بەزای بە ساحێبی شەهادەیەکی قەیچێکە ئەم چەند ساڵەکە لە خزمەتی مناڵەکەتای هەوڵ بە لە پاڵ ئەوەیە قەرەبووی بێزارەکەت بە وەرگرتنی زانیاری بکەرەوە بۆ پسپۆڕێکی خۆت وەی کە دواتر چووی کارت کرد زانیارێکی باشتر و زمانێکی باشترت هەبێت چەنەها سایت و وێبسایت هەر لە گوگڵا سێرچ بکە بە ملاین زانیاری لەسەر پسپۆڕێکی خۆت هێنێ قەیچێکە خۆت ئامادە بکە خۆت تێرزانیاریکە و دواتر کە هاوسەرەکەت هاوکاری کردی ڕێگەی پێایە چۆ کار بکە و ئەو شتێکە پێت خۆشە بیکە زۆر سپاس بۆ بەڕێست و بەیوا چارەسەربوونی زۆر سپاس کاک باوان خوشکی من جۆ لێ بوو ئەوە بواری پسپۆڕێکی لەوا چێ بایۆلۆجی بێ هەر خۆی پسپۆڕی ئەو بوارەیە لەو شیرەی خۆتا کچەکەی من بۆ هەموو ئەو دایک و باوکە دایکانش کە نایەنەوێ شیری خۆیان بەم بە مناڵەکانیان هەزاران و ملیۆنان بەکتریای سوودبەخشی تایە کە ئەمە خوای گەورە دایناوە بۆ مناڵەکە و بۆی بیپارێزێ لە نەخۆشی و لە دەرد و بەڵا توخوا تۆ لەو ملیۆنانە بێبەش یەکەیەکی شیری قوتووی تێڵێت تا ئێستا دەینە دۆزراوەتەوە دە لەکوێ بەکتریا ملیۆنان لەکوێ بەداخەوە من نامم بۆ کەیسی وا هاتۆتە لامان وڵڵاهی ئێستا منەوە ئافرەتە بە تاوانبارە زانم کە وای کردووە دوای ئەو زانیاری کاک باوان هاتووە پیاوەکەی ئەڵێ وەڵڵاهی چەند هەوڵێن شیری خۆی نایەت ئەڵێ نەوەڵام شیری خۆمی نایەمێ شیری قوتوێمێ بۆ ئەوەی جسمم تێک نەچێ ئێ باشە بۆ شوو کرد
ئەمە تاوانە تۆ شوو بکەیت وەڵام نەمێ جسمم هەر بە ڕەشیقی بمێنێتەوە شوو نەکردایە کچی من مناڵی نەخسە ئەو مناڵە مەسئولیەت تێ لەسەر تۆ ئەی خوای گەورە سنگەی بۆ ئاوەتەوە بۆ شیر بۆ پیاو شیرینە ئەبێت تۆ بییتێ تەواو مەسئولیەتی تۆیە تێگەشتی کچەکەی من یان ئەوەی کردە ئێستا هەڵە بۆ یا ڕاست بووە گەشتم تان هاتمەوە پرۆگرامەکەی توانی درکم بەوە نا بەخوا منەوەی ئەو یەکەم جارە بیبیستم خوا شاهیدە ینی نەک تۆ تازە بێ بەنیسە نیشۆ تازە بوو کە ئەو بەکتریا شتانن لە شیری دایکە هەیە بەڵێ بەڵام ئێستا تێگەشتم یعنی ئیش لە پێش مناڵەکەەوە نییە مناڵەکە گرنگترە سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانانەش بە جدی زۆر هاوکارم بوون ینی ئێستا جەنا بەگەشتی تەو قەناعەتە دوای ئەم ڕوونکردنەوە قسەیان بە ڕێزانە و ئێمە کە ئەو فکرەی کە لە مێشکدا بوو بۆڵە بۆڵ و کێشە و ئەم بەسە زمانە لە ئیش هاتووەتەوانێت تک وەکو هەر لەسەری بی ئیشم دۆزەرە ئیش و وای لێ هاتە بۆڵێ نێمە ماڵەوانێ ئێستا گەشتی تەو قەناعەتە لەم قۆناغەیە مناڵەکە و مستەقبەلی مناڵەکەت و پاشە ڕۆژی با بڵێن کزەی جەرگەکەتی ناوەنێ جگەرگۆشەکەتی ناوەنەی گرنگترەوە نیە واشتوانی کچی من هەر لە ماڵی خۆتانە من داواکارم لە بەڕێزیش محاولە بکە مادەم شوێنتان هەبێ لەوێ ئەتوانی شوێنێکی بۆ دابین کەی توی تبزانە حەزی لە چییە بواری سوۆڕێکی و خەیاتیە لە زەراعایە لە ئیشی هوەریایە لە خواردنایە لە چیایە ئەو ئیشەیەڕیکە ئیشێکی دەستیە خۆتی پێوە مەزغوڵکە هەم بێ ئیشەکەت ئەوی شەڕ لە بەتاڵی باش دەکەوتێ هەموەشە لە کۆڵە بێتەوە هەم ئاگاشت لە مناڵەکەت بێ لە نزی خۆتەوە بێ هەم گریە فریایەکەوی نەکدادەیە بێ بە سەعاتێکیش بگیریا نەچێ بەلایەوە هەم بێ ئیشەکەش لە کۆڵە بێتەوە هەم مناڵەکەش وردە و داکەوێت سەر بێ ئەو کاتەیتر یا تەتەور بە ئیشەکە دەیبێتە دەرەوە یا لەوانەیە هەر لەسەریشی بەردەوام بی قوربانگیان دوا قسەی جەنابێ دکتۆر زۆر سپاس بۆ تۆ بۆ بەرنامەکە و کە بەڕاستی سوودێکی زۆری هەبوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی ئێمە کە یعنی زۆر دوای گفتوگویەکی زۆر ئێمە هەر نەگەیشتینە چارەسەرێکە بتوانین هەردووکمان قەناعەت بین و هەردووکمان کۆک بین لەسەر کە عەقڵی سێ کەس ئەوە منیش هاوکاریم بۆ ئەوەش دە کەس دەوێت پێنج شەشێکیان هاوکارتان بوون ئەم فکرانە خۆی ئینسانەکە لە چیەوەیە ئەم خاتونە ئێسا بۆ شیری خۆم ئەگەر بیزانیا شیری خۆی ئەو ئێسا بۆی دەرکەوە گرنگترە لە شیری قوتو بەخوان نێس و زوڵم لە مناڵەکەی بکاتشە جەرگێتی شیری قوتی باتێ ئەوی زانیوە یەک شتە بەڵێ منەمەوێت لێرەوە نەک هەر بەڵێن بە ئەو بەڵێن بە بەڕێزی شبم کە ئەگەر ئیشێک لە ماڵەوە بتوانێت خۆی حەز بکات بەڵام گەورەترین کێشەی من ئەو بکە ئەو مناڵە لە سوز و خۆشەویستی دایکی بێبەش نەبێت لە ئێستا لە خۆشەویستی بێبەش دابێ سلفەیەکی بچووکی بەرێ و نێ حکوومەتە یا بە خەڵک سلفەیەکی بچووکی بەرێ بە ئەدەوات و شتی پێ بکڕێ ئیش بکە تۆ شاوکاری بکە بیبەرە دەرەوانێ جێویش بگۆڕن جارجارێ خزم و کەسی تۆ سەردانی بکە ئەو بکە بۆ ئەوەی ئەو خەمۆکیە و کەئابەی کە هەیەی کە ئەو باش بوو تۆزیتر ناڵی بە تەما بووم نێمە ماڵەوە حەزەکەم زووتری ژێیتە ماڵەوە باشە قوربان دڵنیا بە دکتۆر لەو شتانە هیوادارم ئینشاءڵڵا هیچ لە مێشکی تۆیە فکرەی غەڵەت نەما بێ کە فکرەی غەڵەت مەبەستمە شتانە بۆ ڕوونمان کردەوە و ئینشاءڵڵا ئیشی ژەکەیت و مافی خۆشتە بە پشگیری شەکەس دەکەیت بەڵام با مناڵەکە و زەرمەند نەبێ با مناڵەکە و نەبێ بە قوربانی ئەم حەزەی تۆ چێ پێداویسی بە تۆ هەیە لەم کاتەیە هەشە مامۆسای زانکۆیە مامۆسای ابتیدایی نازام چییە ئەوە مۆڵەتی دایکایەتی وەرەگرێ واز لە ئیشەکەیێنێ لەبەر مناڵەکەی 2 ساڵێتەوە ماڵەوە ئێ تۆ خۆ لە ماڵەوەی کچی من ئەو ئیشەش بکەی ئینشاءڵڵا من دڵنیام سوود بەخشە بن هیوادارم لەم دقەیە بەدواوە خەندە بگەڕێتەوە بۆ سەر لێوەکانتان خۆشی و بەختەوەری بگەڕێتەوە بۆ ماڵەکانتان ئێوە شەر ماڵتان ئاوەدان هیوادارم سوودی هەبی بۆ ئێوەش تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ